بۆیە بینیت خوای گەورە کە وەصفی پێغەمبەرەکەیە صلی الله عليه وسلم فەرمێ وإنك لعلى خلق عظيم. ئەی محەممەد تۆ بەڕاستی ئەخلاقت زۆر بەرزە و بەهاکانت زۆر گەورەیە. نافەرمێ ئەی محەممەد إنك لديك أخلاق كبيرة. أي محمد تو أخلاقي قورو جوانت هي فالمية بلكو تو بسر أخلاقها هنقاونيت بسر روشتها هنقاونيت. أما داواي پیغمبري خواب صلى الله عليه وسلم بويا هم جاري دعاء كده يفرمو اللهم اهدني لأحسن الأخلاق لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عني سيئها إنه لا يصرف عني سيئها إلا أنت. خوای گەورە هیدایەتم ببۆ باشترین ڕەوشت چونکە کەس هیدایەت نادا ئیلا تۆ نەبێ. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەی پابەندی تەواوی بە قورئانەوە هەبوو لەگەڵ ئەوەی خوای گەورە خۆی پەروەردەی کردبوو خۆی ناردبووی لە پێش پێغەمبەرەتیە صادق الئەمین بوو دوای ئەوەش اینجا فەرمێ خوای گەورە هیدایەتم بە ڕێگەم پێنیشان بە بۆ ئەوەی کە لە بەها باڵاکان و لە ئەخلاقە جوانەکانە من ترۆک و پێشەوای ئەو میلەت و ئەو خەڵکە بم.